بۆچوونێک دەڵێت مامۆستا جعفەر بە هیچ جۆرێک لەگەڵ ئەم جۆرە لە شۆڕش و خەباتکردنە نەبوو هەندێک جاریش ئەم حاڵەتی بە شۆڕشی چاواشە نابوو ئەو کاتی بێگومان لەگەڵ کاری ئەنەشیانە نەبوو من خۆم ڕێخستنم بەلاوە گرنگە لێت نەشارمەوە متحەمزم بۆ کوشتنی سەدام دوو بۆ دزینی بانک کاتێک لازم ژامێر ئەکرێتە ئەم مەفرەزە لە قەرداخ دواتر لە ڕێگەی ئەوە نەرێ بەبخە ئەم بیرۆکەیە خواستی خۆی بوو کە مەفرەزەیەکی دەزۆشێت لە بەغا دروستکەن یاخود ئەم بیرۆکەیەکی شاسوار جەلال بوو کاک ئارام ئەویست هەڵۆی سوور لەژێر سەرپەرشتی خۆیان بێت ڕوودا و مێژوو لەگەڵ مامۆستا جعفەر ئەندامی کۆمیتەی ناوەندی پێشووی کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستان شەوی سێشەممە کاتژمێر 8:05 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.